کۆلێژەکانی یونایتد ساینس ئەم ساڵی وەکو ساڵانی پێشوو سەرکەوتنێکی ناوازیان تۆمار کرد لە تاقیکردنەوەی وەزاریدا و خوێندکارە سەرکەوتوەکانی کۆلێژەکانی یونایتد ساینس بەرزترین ڕێژەی جێگیربوونیان تۆمار کرد لە بەشە جیاوازەکانی زانکۆ و کۆلێژەکاندا. بە شانازیەوە پێتان ڕادەگەێنین کە یەکەمی تاقیکردنەوەی وەزاری لە قۆناغی 12 ئامادەیی لەسەر ئاستی هەرێمی کوردستان خوێندکاری کۆلێژەکانی یونایتد ساینس بوو بۆ 2 خوێندکارمان پلەی دووەم و 4 خوێندکارمان پلەی سێمیان بەدەستهێنا لە تاقیکردنەوەی وەزاریدا بۆ پۆلی 12 ئامادەیی 48 خوێندکاری کۆلێژەکانی یونایتد ساینس توانیان لە ڕیزبەندی دەیەکەمی هەرێمی کوردستاندا بن. بە هەوڵ و تێکۆشانی خوێندکارە بەتوانەکانمان و یارمەتی مامۆستا شارەزا و لێهاتووەکانمان خوێندکارانی کۆلێژەکانی یونایتد ساینس توانیان تەواوی ڕیزبەندیەکانی یەک هەتادا لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە تاقیکردنەوەی وەزاریدا مسۆگە بکەن. شان بەشانی ئەم سەرکەوتنانە 128 خوێندکارمان توانیان نمرەی 95 و بەرەوسەر بەدەست بێنن. و هەروەها 195 خوێندکارمان توانیان نمرەی 90 و بەرەوسەر بەدەست بهێنن لە تاقیکردنەوەی وەزاریدا. خوێندکارە سەرکەوتوەکانمان توانیان بەرزترین ڕێژەی جێگیربوون تۆمار بکەن لە بەشە جیاوازەکانی زانکۆ و کۆلێژەکاندا. لە تێگرای 260 خوێندکار 133 خوێندکار لە کۆلێژە پزیشکیەکان وەرگیراون، 54 خوێندکار لە کۆلێژە ئەندازیاریەکان وەرگیراون، 26 خوێندکار لە کۆلێژەکانی یاسا و کارگێڕی وەرگیراون، 47 خوێندکار لە کۆلێژەکانی زانست و پەروەردە وەرگیراون. بۆ مسۆگەرکردنی داهاتوێکی گەشت بۆ ڕۆڵەکانتان و وەرگرتنی زانیاری زیاتر پەیوەندیمان پێوە بکەن. کۆلێژەکانی یونایتد ساینس بۆ داهاتوێکی گەشت.